بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيد الأولين والآخرين محمد وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. اللهم لا تجعل مصيبتنا في ديننا، ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا، ولا إلى النار مصيرنا، وجعل الجنة هي دارنا. اللهم آمين. ئیماندارانی بەڕێز و خۆشەویست، برایان و خوشکانی ئازیز لە هەر شوێنێکن، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لێبێت. خۆشحاڵینم جارش لە بەرنامەی پارشێوی پەیام بە خزمەتتانەگەینەوە، بە ئومێدی ئەوەی بتوانین لەم بەرنامەدا خزمەتێک بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بکەین. ئازیزانم، مانگی ڕەمەزان مانگی سەرکەوتنە بەسەر نەفس و ئارەزوو و شەهەواتدا. مانگی ڕەمەزان مانگی هەوڵدان و تێکۆشانە تاوەکو خوای پەروەردگار لە خۆمان ڕازیکەین، و هەروەها مانگی ئاشتبوونەوەیشە لەگەڵ بەندەکانی خوای پەروەردگارە. زۆرن ئەو کەسانەی چەندین ساڵە لەگەڵ نزیکترین کەسیاندا قسە ناکەن. زۆرن ئەو کەسانەی ئەهلی مزگەوتن، لە یەک ڕیزی مزگەوتدا نوێژەکەن، بەڵام قسە پێکەوە ناکەن. خەڵکی هەیە 20 ساڵە لەگەڵ برای خۆیدا قسەی نەکردووە. لەمە خراپتر خەڵکی هەیە لەگەڵ دایکیدا قسە ناکات. خەڵکی هەیە لەگەڵ باوکیدا قسە ناکات. خەڵکی هەیە چەندین ساڵە لەگەڵ خێزانەکەیدا قسەی دابڕێ و قسە ناکات. ئەوە واز لە ئامۆزا و خزم و کەسوکاری تر بێنە. بەڕاستی ئەم مانگی ڕەمەزانە فرسەتێکە بۆ ئاشتبوونەوە، بۆ تەبایی. ئەگەر من و تۆ لەم مانگی ڕەمەزانەدا نەتوانین ئاشت بینەوە و دەست نەکەینەوە بە پەیوەندیەکی برایانە، پەیوەندیەکی خوشکانە، ئەی بەنیازی چ کاتێک دەستکەیتەوە بە قسەکردن و ئاشتکردنەوەی بەرامبەر. بەڕاستی لە کۆمەڵگای ئێمەدا دیاردەی وا بینی خۆشەویستانم، لەوا چێ مامۆستایەکی ئاینیش باسی کات، تۆ بڕوای پێ نەکەیت. ئاخر تۆ بڕواکەیت خوشک هەبێت لە ئەنفالەکەەوە لەگەڵ خوشکەکەی تریا قسە نەکات. عەجیب نییە بەلاتانەوە؟ ئەمە تاوانێکی گەورەیە بەڕێزان، ئەمە گوناهێکی گەورەیە. ئەگەر بگەڕێینەوە بۆ فەرمایشتە شیرینەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، زۆر بەڕوونی ئەم تاوانەمان بۆ دەرەکەوێت. پێغەمبەری خوا فەرمێیە صلی الله عليه وآله وسلم: لا يحل لمسلم أن يهجر أخاه فوق 3. جائز نییە و دروست نییە هیچ مسلمانێک لەگەڵ مسلمانێکی تردا 3 ڕۆژ زیاتر پێکەوە قسە نەکەن. هیچ نەبێ سەلام با لە نێوانیانە هەبێ ئەگەر یەکتریان بینی. و هەروەها فەرمێیە: من هەجر ئەخاه فوق 3. هەر کەسێک لە 3 ڕۆژ زیاتر، یعنی برایەکە لەگەڵ براکەیە قسە ناکات، خوشکێکە لەگەڵ خوشکەکەیە قسە ناکات، خوشکێکە لەگەڵ براکەیە، دوو خزمن لە 3 ڕۆژ زیاتر قسە پێکەوە ناکەن، چونکە دوای 3 ڕۆژ ترە بە ئینسان طەبیعی بێتەوە، سایی بێتەوە، نابێ حەڕقەکە لە دڵا بێت. ومن هجر أخاه فوق 3 فمات دخل النار. پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێک لە دوای 3 ڕۆژ زیاتر قسە لەگەڵ براکەیان نەکە، ئەگەر بمرێ خوای خاتە ئاگرەوە، واتە خوای سووتێنێ، تاوانی ئەو سزایە ئەبێ وەرگرێ و ئینسانە. بەڕێزان و خۆشەویستانم، بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوام هانی من و تۆی مسلمانی داوە کە لە دنیادا لە ڕێگەی کۆمەڵایەتیەوە، لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە ئینسانێک بین سوودمان بۆ دەوروبەرمانە بێ و قسە لەگەڵ دەوروبەردادا نەبڕین. لە فەرموودەیەکی تردا پێغەمبەری خوا فەرمێ: من هەجر ئەخاه سەنەتەن فهو كسفك دمه. هەر کەسێک لەگەڵ کەسێکی تردا ساڵێک قسەدا ببڕن لە یەک،
فهو كسفك دمي وكوای خوێنەکەی ڕژان بێت. ساڵێک ئەی تۆی بەڕێز ئێستا دانیشتووی گوێمان لێگریت، ئاهلی مزگەوتیت، ئاهلی لەیلەتول القەدری، ئاهلی شەو نوێژی، ئاهلی قورئان خوێندنی، ئاهلی سەڵاواتی بەدیار پێغەمبەر صلی الله عليه وسلم، ساڵی زیاتریشە قسە لەگەڵ کەسێکا ناکەیت و نیازیشت هەیە بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە قەڵەم بدرێت و پێغەمبەر خۆشی بوێیت. من هەجر ئەخاه سەنەتەن فهو كسفك دمه. هەر کەسێک لەگەڵ برا مسلمانەکەیدا لەگەڵ خوشکە مسلمانەکەیدا ساڵێک قسە نەکا وەکوای خوێنی ڕژان بێ، تاوانەکەی وەندە گەورەیە. بۆیە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرموودەیەکی تردا خەتەری ئەم مەوزوعی باس کردووە کە بەڕاستی مەوزوعێکی زۆر خەتەرە. ئەگەر وا بێ عایلە تێکە چێ، کۆمەڵگا تێکە چێ. من خەڵکە ناسم دوو برا قسەیان پێکەوە نەبووە، باوکیان مردۆ دوو تەعزیەیان بۆ داناوە، خەڵکی داماوە بچێ بۆ دوو تەعزیەکە، دایکیان مردۆ بە هەمان شێوە. ئەمە چ کارە ساتێکە؟ ئەمە چ تاوانێکە؟ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەموو ڕۆژانی دووشەممان و ڕۆژانی پێنجشەممانێک کردەوەی ئینسانی بڕوادار بەرزە بێتەوە بەلای خوا. ئینسان کە نوێژەکە، تاعەتەکە، عیبادەتەکە، ڕۆژانی دووشەممان و ڕۆژانی پێنجشەممان کردەوەکانی بەرزە بێتەوە بەلای خوای پەروەردگار و پیشانی خوای پەروەردگارە درێ. خوای پەروەردگار جەلە جەلالوه لە هەموو ئینسانەکان خۆشە بێت ئیلا لە دوو تاقم نەبێ. تاقم یەکەم کەسێک شەریکی بۆ خوا قەراردا بێ، خوا پەنامان بە. تاقمی دووەم ئیلا من کانە بەینەه وبەینە ئەخیه شەحنا، خوشکێکە لەگەڵ خوشکە مسلمانەکەیدا، برایەکە لەگەڵ برا مسلمانەکەیدا قسە پێکەوە ناکەن، قسەیان هیچیان قسە لەگەڵەوی تریانە ناکەن. ئەم تاقمە خوای پەروەردگار لە دووشەمان و پێنجشەماندا کە کردەوەی ئینسانەکان پیشانی خوای پەروەردگارە درێ، خوای تەعالا لەم تاقمە خۆش نابێ. ئەفەرموون فيقال انظروا هذين حتى يصطلحا، واز لەو دوانە بێنن هەتا سڵحەکەن، هیچ خوای پەروەردگار کردەوەیان لێ وەرناگرێت، لێیان گەڕێن هەتا سڵحەکەن. بۆی بەڕاستی خەتەرە بەڕێزان، بابەتەکە بابەتێکی ئاسایی نییە. یعنی جاری وایە شەیتان شتێکی دروست کردووە، شتەکە زۆر ئاسانە بەڕێزان و خۆشەویستانم، لە بینی دوو برای بەڕێزایە، لە بینی دوو خوشکی بەڕێزدایە، یعنی شتەکە شتێکی زۆر سادەیە. بەڵام چەندین ساڵ پێکەوە قسە ناکەن، واللهی ئەگەر سەلامێک لە یەکتری بکەن نێوانیان چاکە بێتەوە، کە سەلام خۆشەویستی دروست دەکات. کەسێکە لە باشە مامۆستا من فڵان کەس قسەم لەگەڵا ناکات، فڵان کەس لەگەڵمدا نێوانی تێکداوە، من سەلامی لێکەم بەڵام سەلامم لێ ناکە، من چوومەتە ماڵی بەڵام نایەتە ماڵە، من چی بکەم؟ من چاوەڕێی ئەوم سەلامم لێ بکە. بەڕێزان پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو دوو کەسێک کە قسە پێکەوە ناکەن، قسە لەگەڵ یەک ناکەن، وخەیڕهما الذی یەبدەء بالسەلام، باشترینیان ئەوەیانە کە لە پێشا سەلامەکە، ئەگەر لەو چاکتری تۆ لە پێشا سەلام بکە. بە ئەو گەورەیە بۆ تۆ بێبرا بەڕێزەکەم، خوشکە ئازیزەکەم، چەند خۆشە لای خوای پەروەردگار تۆ لەو کەسە باشتر بی کە قسەی لەگەڵا ناکەیت. دەی وەڵڵا پێغەمبەری خوا فەرمێ وخەیڕهما الذی یەبدەء بالسەلام، ئەو دوو کەسێک کە قسە پێکەوە ناکەن باشترینیان لای خوا ئەوەیە نەفسی خۆی ئەشکێنێ، زاڵە بێ بەسەر شەیتانە بەویتران السلام عەلەیکم. ئەمەڵە سەلام عەلەیکم ئەو جواب ناداتەوە. پێغەمبەری خوا باسی ئەوەشی کردەوە صلی الله عليه وسلم. لە فەرموودەیەکدا پێغەمبەری خوا دەربارەی ئەو دوو کەسێک کە قسە پێکەوە ناکەن ئەفەرمێ ئەگەر یەکێکیان ئەوی تریانی بینی فەلەقیە فەلیوسەلم، با سەلامی لێ بکە، با سەلامی لێ بکە، فەلیوسەلم عەلەیه، فإن رد عليه فقد اشترك في الأجر. تۆ لەگەڵ کەسێکدا قسە ناکەیت، ئەم کەسە لە جێگایەک پێیەگەی سەلامی لێکەی، ئەگەر وەڵامی دایتەوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو وەڵامی دایتەوە فقد اشترك في الأجر، ئەو بەڵە تۆ لەو باشتری، بەڵام ئەجر و پاداشتت هەیە چونکە تۆ وەڵامی سەلامەکەت داوە. ئەگەر سەلامت لێ کرد و وەڵامی نەدایتەوە، چوویتە مەجلیسێکەوە تەوقەت کرد و دەستی نێنا،
چوویتە ماڵەکەی و نەهاتە ماڵەکەت پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم وئین لەم یەڕد ئەگەر وەڵام نەداتەوە یعنی تۆ سەلام لە برایەک دەکەی لە ئامۆزایەک و پورزایەک و کەسێک دەکەی ڕەفیقێک دەکەی لە نێوانتان تێک چووە تۆ وەڵێی سەلام عەلەیکم ئەو بەرەکاتە ئەولەوە وەڵامت ناداتەوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کاتێ تۆ سەلامی لێکەیت و ئەو وەڵامت ناداتەوە فەقەد باء بالئیثم ئەوە تاوانی تۆشە چێتە سەر ئەو تۆ دەست پێشخەر بە دەست پێشخەری بکە سەلامی لێ بکە خۆگەر وەڵامی دایتەوە تۆ بیتە چاکترین کەس خۆگەر وەڵامیشی نەدایتەوە یەکاکە لای خوا عوزرت نامێنێ بۆیە بەڕێزان ئەو برا بەڕێزەی ئەو خوشکە بەڕێزەی کە لەگەڵ کەسێکدا قسەی نەکردووە سەلامی لێ کردووە چۆتە ماڵی نامەیەکی مۆبایلی بۆ ناردووە جەژنە پیرۆزەیەکی لێ کردووە ئەو وەڵامی نەداوەتەوە یەقینتانە بێت تاوانی ئەمیشە چێتە سەر تاوانەکانی ئەو حەدیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە برا عەزیزەکانم خوشکە بەڕێزەکانم ئەم بابەتە بابەتێکی ئاوە سادە نییە کە ئینسان بەڕاستی بەو شێوازە مامەڵەی لەگەڵدا بکات هەنی ناکرێ کۆمەلگایکی قسە لەگەڵەوی ترا نەکات چونکە من ئەگەر لەگەڵ تۆیان قسەم نەبێ بەڕێزان ڕقیشم لێتە بێت چاکەکانیشت بە خراپە بینم بە ئینساف نابم بەرامبەرت بۆیە حرامە بۆیە گوناح و تاوانە ئازیزان و خۆشەویستانم خەڵک بەبێ هۆ قسە لەگەڵ بەرامبەرەکەیدا نەکات کاک ئەحمەدمان لەگەڵدایە لە چوار قورنە بەڵێ فەرموو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باش مامۆستا گیان باشی کاک ئەحمەد گیان سپاس دەکەم سەلامەتی خوا سەبەرستە مامۆستا سێ پرسیارم هەبوو لە خزمەتان بەس تۆزێ سەودت بەرزتری کەم تۆزێ سەودە بەرزکەرەوە مامۆستا گیان ئەوە من قسەم لەگەڵ کەسێکی تر بڕیوە بەمەرجێک کە خەتای خۆم بووە دوای ئەوە چۆتم داوای لێبوردم لێ کردووە ئەو ئاش نەبۆتەوە گوناحەکە لەسەر من دەمێنێ یاخودنا ئەو ئاش نابێتەوە چۆن نەزانی بەڵێ چۆن نەزانی ئاش نابێتەوە چووی بۆ لای من سەلام کردوتم داوای لێ بنەکەم بە ئاش بنەوتی ناکەم ئاش نابمەوە ئینشاءالله وەڵامتە دەمەوە کاک ئەحمەد بەسەر چاو بەسەر هەردوو چاو وەڵامتە دەمەوە کێمان لەگەڵایە مامۆستا پرسیاری دووەم لە خزمەتان پرسیاری دووەم مامۆستا گیان دەڵێم قورئان خوێندن بە سەبری و هەروەها بە سەریعی بەبێ ئەوەی هیچ خەڵەتێکدا ڕووبدات خێرەکانی وەکو یەکن یاخودنا قورئان خوێندن بە سەریعی و لەسەر خۆی لەسەر خۆی ئینشاءالله وەڵامتە دەمەوە بەسەر چاو مامۆستا پرسیاری سێم ماوە بەڵێ کاتێک کە پاشیوان لە خەوەڵاستی نانەکەدا خۆی دەکەوێت بە ڕۆژوو بیت تاوەکو چ دەکەی بتوانیت نانەکەت بخۆیت بەڵێ هەر ئەوشتە پرسیارم هەبوو خوا لێت ڕازی بێ خوا ئینشاءالله وەڵامتە دەمەوە خاتوو ڕێزان لە ڕانێ السلام عليكم مامۆستا باشی عەلەیکی سەلام خوشکە گەورەکەم سپاس دەکەم سەلامەتی خوا بتپارێزێت خوا ئێش بپارێزێ خوا ئینشاءالله زۆر بتاتەوە خوشکی گەورەی ئێمە خوا بتپارێزێ یا ڕەب سەلامەتی وەڵام مامۆستا من ئەگەر زەحمەت نەبێ چوار پرسیارم هەیە وەڵا چوار یەکەم وەڵا یەکەمیان ئەوەیە گوتم بڵێنە هەموو ساڵێ لە شەوی کەڵدەوە سنەتی پێغەمبەر یعنی دانیشتین بۆ لەیلەتول قەدر لە شەوی کەڵدەوە یەکەم ئێستاما وە لە شەوی دووەم سێمەوە دانیشتوین بەڵام دەکرێ ئەمە دانیشتی لە شەوی دووەم یان لە شەوی کەندەمەوە پرسیاری ئەم پرسیارەت لە کۆتاییەکە زۆر حاڵی نەبووم خوشکە ڕێزان پرسیاری یەکەم ئەوەیە ئێستامە لە دوو سێ بزانەوەش دانیشتین بۆ ساڵێکی کە هەمینی دابنیشتدا وڵی نازانم لە پرسیارەکە زۆر حاڵی نابم خوشکە ڕێزان لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە دانیشتووە لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە دانیشتون ئەوە ڕوونە دانیشتی باس بۆ لەیلەتول قەدر ساڵە بۆخوا لە پرسیار یەکەمت تێ ناگەم خوشکە ڕێزان هەموو شەوێ لە سەوانی لەیلەتول قەدر هەموو ساڵێ لە شەوی چەندەمەوە دابنیشتین باس هەموو ساڵە لە شەوی چەندەوە دامنیشن ئەوەندا بەسەر چاو چاو خۆش بە دووەم دووەمیش مامۆستا بۆم بڵێ من تۆ لە ماڵی خۆ خوێنی
تمام ختمي قرآني بو أو ما قيرم أنا صفة فيك تعزين فيك دكاتة بشيء بس بو أو شوينا قرآن لو بيوندي خوشكا برزتي أنا قمبراني كنترول أخواص خوشكا قوركم صوتك زور واضح نية باور بفرموا أو بشر لي حاليا بم سبسياري كم حالي بم بس بخوا نازم شبكية مخرابة شبكية جنابة خرابة نازم يدوي من الشام إيه بس يعني يدوي ألو بلا خوشكا قوركم بس يعني من الشام ظلم أجر ختمي القرآن بدرته بلا ما أخذ ختمي القرآن بقي ما عندي رمضان سفرك كي تبيش القرآن كي لهنا شيء القرآن كي تبيش أنا ختمي كي قرآن بكي دعاء السفرية بكي تبيشت والله لك طلب ولو سنة لسا قرآن كي كذا استيكي ولا همان سورة استيكي وأنا السورة إذا ما يخون لها وصايلة شوية القرآن كي همان سورة استيكي خطفك بقولة إن شاء الله والله مي أمش تدمو بسرت شاو برسياري دیارە پەیوەندی خوشکەوتی چوار پرسیارمە بوو دوانی دایکی ڕازگۆ لە سلێمانی. سلام علیکم مامۆستاگیان. عەلەیکم سەلام خوشکە گەورەکەم. وەڵا پرسیارێک لێ مامۆستاگیان. فەرموو خوشکە بەڕێزەکەم. من 20 مسقال ئاڵتوونم هەیە. چەندی ئاڵتوونتەیە؟ 20 مسقال. 20 مسقال ئاڵتوون. بەڵێ مامۆستاگیان بەڵام هەری خۆمە بۆ قازانج و بۆ هیچ شتێک نەمکڕیوە خۆم ئەیسم بە خۆمەوە بڵێن بەکاری دەهێنم. ئایا زەکاتی لێتەوێت تەحمل نەبێت؟ إن شاء الله وەڵام تەدەمە. یاخوا دەستەکانم. بەسەر هەردوو چاوم. خوشکی گەورەی منی. بەسەر چاو. خوشکە ئامینە لە سلێمانی. بەڵێ. فەرموو خوشکە بەڕێزەکەم. مامۆستاگیان سەلام عەلەیکم. عەلەیکی سەلام و ڕەحمەت الله. دەستخۆشی لێیەکەم مامۆستاگیان. خوشکی گەورەی منیت خوشکە ئامینە. دەستخۆشیش لەو برایەکەم کە پەیوەندیەکەی بۆ. یا ڕەبی خوای پەروەردگار مەرازیان حاصل کە. دەستخۆشبان مامۆستاگیان پرسیارێک. بەڵێ. ئەڵێم ئەگەر ئاڵتوونی خۆت هەبێ بڵێن ئەگەر بگاتە 20 مسقال زەکات لێکەوێت. ئەو پرسیارەتە یار؟ بەڵێ. إن شاء الله وەڵام تەدەمە بەسەر هەردوو چاوم. ئەنجا مامۆستاگیان شتێشکە ئەڵێ پارەکەی ئیکە بدەیان هەر لە خۆی لێی بکەیەوە. إن شاء الله وەڵام تەدەمە. دەی باشەوە. کاک ئەبوو بیلال لە دووس. کاک ئەبوو بیلال. بەڵێ سەلام عەلەیکم. عەلەیکە سەلام و ڕەحمەت الله. مامۆستاگیان باشی؟ یا ڕەبی خوای پەروەردگار بتان پارێزێ بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی. لەگەڵ تۆ خوا ڕەحم لە توش بکە یا ڕەبی. خوا بتپارێزێ کاک ئەبوو بیلال. مامۆستا یەک پرسیارێکم هەیە وەڵڵا. لە خزمەتتام. مامۆستا بێتە کێشە بۆ ئەم فترا لە شارەکەمانە. نازانین پارە بدەین برنج بدەین خورما بدەین نازانین چی بکەین. إن شاء الله من وڵام مامۆستا دین سەهل نییە. با دین ئاسانە. دین سەهلە. إن الدين يسر. يسرا. بەڵێ إن الدين يسر. زۆر کردیانەتە لامان زۆر بێتە هینە گەورە یاعەم پیاو ڕاست بێژێ ئیمڕۆ لەگەڵ مەجموعەیەکە دانیشتیم دوو برادەر و سیگەرە سەرفترش دەدەن. إن شاء الله نازانین چی بکەین نازانین حەزەکەم ئەمینا ئیسە زۆر بەشکەم بۆمانی حەلەکەی چارێ. بەسەر هەردوو چاوم کاک ئەبوو بیلال إن شاء الله هەوڵەدەم کورتەی قسەی زانایان لە خزمەتتانە باسکەم بەسەر هەردوو چاوم. قوربانت بوو زۆر مەمنوون. بەسەر هەردوو چاوم کاک ئەبوو بیلال. یا ڕەبی خوای خاتە بەش خوا بتپارێزێ خوا بتان پارێزێ کاک ئەبوو بیلال یا ڕەب العالمین. تاری ساری شارە زۆر مەڵێ. ساری لە شارە زۆر تاری وەم زانی ساریە. بەڵێ ساری لە خزمەتتان. ساریە بەڵێ مامۆستاگیان. گیان. وەڵام مامۆستاگیانەوە ڕاستی بە من خێزانم پار تقریبان بیری چۆتەوە هەفتەیەکە نازانم چەند ڕۆژە وەلحاصل قەرزارە ڕۆژ و
بەڵێ قەرزدارە بە بۆنەی حادیسێکمان لێ قەوما بە بۆنەی خۆمە ئیتر ئەو ناڕەحەتی هاو بە سەرمانەوەمانە ئیسا بیری چۆتۆ نازانێت چی بکە پێمان بڵێ ئیتر بزانین چۆن یعنی ئێستا نازانە قەرزدارەکە چەندێکە وەڵی تاکید نییە 7 ڕۆژە 4 ڕۆژە تاکید نییە بیری چۆتۆ ئینشاءڵڵا وەڵامتە دەمە بەسەر هەردوو چاوم چاوەکەمی بەسەر چاو کاک ساری بەسەر هەردوو چاوم کاک ئەحمەدمان لەگەڵایە لە ڕانێ کاک ئەحمەد گیان السلام عليكم وعليكم عليكم السلام ورحمة الله كاك أحمد جان موسيقى نسخوشي برنامج في يا ربي خواه محفوظ تان كات موسيقى ندوك الشعر الشعر يكم نمدالك الروجو بقري يعني روجو لسرنبه خير يو روجو بوشي ده سما وصل من دال روجو بقري بالك روجو لسرنبه الشعر دما وصارين نيتي روجو نويش يعني تتواني هلا دول إخوته يعني نيتي نويجو نويجو روجو بلا بلا ما يعني تتواني تنويش بس ما نيلي وشلت إخوته يقولي وكوني دقة ما بس توي بدل بلينان بن بس بان إن شاء الله هرتشي دو باسا كم بس هردو تشاوم ما صايم زور سواسي واشتر كون لا خدمتان كاك أحمد بس هردو تشاوم بدارم خواه يوري ما خوش يا ربي خواه بد بارزت كاك هريم مان لقلايا لقلات زي السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. بس موسى يا ربي خوابت بارزة إن شاء الله خوابنا ما دارك خدمتها واصل إن شاء الله. والله ما مسجن بسالك يا أبو بلى من اللي قبل هذاك تقريبا شحو صار بخصم عندنا ذاك البيكوا بلى حزمنا كذا قال يا جماعة والله أو بلادنا لفرق نم ديوان رويبو أو لوباي إيه زاتين دخوا تبكم سنة كم يا سنة زينك يا يا سنة زينك يا لا لوباي والله ما مصار أخنا زينك شارك ها والله لبريطانيا زايدين يا زلمة بخوا أنا زايدين ما مصار لك إيش بيوندي تانا معه لا والله يعني أظن كذا قال يا جماعة بلامي دي درفتنا رصابين كأول ندي ويجي روي رفاي يستمك روي ورفاي نمدي وتعينه وكاتيه إن شاء الله والله متدمه بسرت شاو كاكريم جان اخوة هداية ان شاء الله ما مسجل يا ربي خواه بتبارزك اخوة لازم ان شاء الله باطنا يا ربي لخدمتها خوشك السمية لكلار السلام عليكم. عليك السلام خوشك برزكم باش ماموسا خواه بتبارز يا رب العالمين ماموسا منالك من هي بتشوكا هنشت أبيني كيمناي بينين شلون يعني؟ يعني الناس أنا هنشت أبيني يجيتي لو يبري وجوري نام بري أيرايا هنكشت أبيني رقي ما خندت السري حموش تبد ما نبولاي ملا نازاني آية وهو كاركيت شيا أي كالرقيان خندو بسريات شيان وتوا رقية خوينيت السرية منالة شوار صالة الروجيك باشا روجي دوي أو هم يعني أوشتانا أبينيتوا إن شاء الله والله متدمه خوشك برزكم بسر تشاو دايكي صمد لدربني خان ما وصل جانم كاتو باش همو كاتك باش خوشك قوركم زۆر سپاسەکە ماوەستا دەستەکان خۆش وەڵی یەک دوو پرسیارمە یەگەر حەزیێت فەرموو خوشکە گەورەکەم زۆر سپاس دەکەم مامۆستای گیان یەکەم پرسیارم سەبارەت بە قورئانی پیرۆزە بەڵێ من قورئانە خوێنم و چەند جارێک ختمم کردووە سپاس بۆ خۆ بەڵێ سپاس دەکەم مامۆستا گیان بەس جار غەڵەتی تیاکەم ئایا گوناحبارەوەم لە قورئان خوێندنەکە هەڵاکەی كم يعني بعض كلمات غلطة كم آية قناعبارة ومدوى أو شهر صبارت بقرآن كدعيش في السجدة أبي دس لقرآنك على قريتو يكسر سجدة بري يعني كلية بيت أنجارك سجدة بري سجدة تلاوة بالي أنجار هندوى أو شكل ختم قرآن تواقر آية بو مردو أبيت يعني بو باوكم سباوكم وفاتي كردوها أتوانم بينيرم باباكم كختم كردو تاوم كرد هرب سي برسيارة أبو ما وصل أنا ما هر صبارت بقرآن في وزارة برسيارة كيترم صبارت بأعطونا الزكاة بله ما وصل من أعطونا ما هي لبيس نسخات يطري كردوها بله
لێرە پرسیارشم کردووە لە مامۆستاینەکان ئاڵێن زەکاتی ناکەوێت ئەگەر بەکاری بێنیت یعنی بیدەی لە خۆ ئاڵتونەکان مەبەستیەوەی ئەگەر تۆ ساڵێ 2000 بەکانی وێری ئاڵتونەکان زەکاتی ناکەوێت بەڵام من یعنی نیوەی بازنە لە دەستمایە بەس ئەوەکەی تقریبا 30 مسقاڵە بێت زەکاتم لێ نەداوە ئایا زەکاتی لێ بدەم وە چەندێکە بۆم ڕوون بکەیت و هەرە پرسیاری تر تەبوو ماوەستاگیان زۆر سپاسەکەم ئینشەڵڵا دوعای خێر ماوەکە خوای گەورە یا ڕەبی خوا بتپارێزە دایکی سەمەد ئینشاءڵڵا وەڵام تدەمەوە کۆتا پەیوەندی دایکی ئایە لە کەرکووک دایکی ئایا بەڵێ فەرموو خوشکە گەورەکەم سەلامەتی خۆش بەڵێ مامۆستا سەلام عەلەیکوم عەلەیکی سەلام و ڕەحمەت الله بەس مەمنون تەبم تۆزێ سەوتی تەلەڤیزۆنەکەت کەس کە هەر لە تەلەفۆنەکەەوەی گوێم لێ بگرە سەوتم باشترە سەلامەتی خوا جەزای خێرت بدە دەستخۆشی بەرنامەکەت بێتە مامۆستا یا ڕەبی خوا بتپارێزێ خوشکەکەم هەر بمێنی دماخوایە خوا لەت ڕازی بێ خوشکە گەورەکەم وەڵا مامۆستا جێ زەحمەت دوو پرسیارمان هەبوو فەرموو وەڵارێم ڕێگای لەسەر شتێ خواردن شتێن بخۆی ئەوە چی پێی باشە یعنی سێندم خواردنەوە کاتە بۆ شیانم نەکردەوە خواردنە بەسەر خواردنە سێندم خواردەوە بۆیان یعنی سوێندت خواردووە کە ئەو خواردنە نەخۆی ئەو خواردنە نەکەم لە ماڵ جارێتر بۆتان ناکەم لە ماڵەیە لەو کاتەوە نەمکردەوە بۆیان حەزیان لێ نەمکردە پرسیارەکەی تریز مامۆستاگیان ئەلێم ئەم بەرنامەی وایە چاوە بین این دەرەسی شروع دەرسی موبایل شروع دەرسێنم حرام نییە مثلا پیوەندیان پێوە بکەی دەرسی وەرگری شتیانی حرام نییە لە کوێ وای کات ها لە تەلەڤیزۆنێک یعنی بەرنامەیە ئەلێ مەگەر پیوەندیان پێوە بکەی مثلا بۆ دەرسی ئەو یان نسیبە لەم حرام نییە وەرگری ئینشاءڵڵا وەڵام تدەمە بەسەر چاو دەست خۆش بێ و خوا لێت ڕازی بێ خوشکە گەورەکەم سەلامەت بێ یا ڕەبی خوا بتپارێزێ خوشکە بەڕێزەکەم خوای گەورە مەحفوظت کە یا ڕەب العالەمین دیارە پەیوەندیەکان بەو خوشکە بەڕێزێ دایکی ئایە کۆتایی هات داوای لێبوردن لەو برا بەڕێزانە لەو خوشکە ئازیزانەکەن کە پەیوەندیان کردەوە نەمانتوانیوە وەڵامیان بینەوە چونکە هەر ئەوەندە توانین وەڵام بین و لە خزمەتدانا ئەچینە سەر باسەکە بە ئیزنی خوا چینە سەر پرسیار و وەڵامەکانی ئەوەی بەڕێز لە شەوی داهاتوودا بە ئیزنی خوا بابەتەکە بە تەفاسیلتر باسەکەین ئایا لە چ کاتێکا جایز ئێمە قسە لەگەڵ خەڵکان نەکەین ئەو مەرجانە چین ئینشاءڵڵا لە بەرنامەی داهاتووە باسێکن دیارە پەیوەندی یەکەممان و بەرامبەر ڕێزەمان کاک ئەحمەد لە چوارخوڕنە خوای تەعالا بیپارێزێت بەخاتری ناوە جوانەکانی خۆی باسی ئەوەی کرد کە پرسیاری یەکەم قسەی لەگەڵ کەسێ بڕیوە ئەو ئاش نابێتەوە ئەو ئاش نابێت و ئایم گوناهبارە بێیان ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەو دوو کەسە کە قسەیان پێکەوە نییە ئەمیان سەلامەکات ئەوی تریان وەڵام ناداتەوە هەر قسە ناکە لەگەڵا گوناهی ئەمیش بۆ ئەوەڕات تۆ بۆ قیامەتی خۆت مادام سەلامت لێ کردووە نامەیەکت بۆ ناردووە تەلەفۆنێکت بۆ کردەوە ویستوتە بچیتە ماڵی ویستوتە ئاش بیتەوە ئەو مبادرە ناکە نایەتە پێشەوە تۆ گوناهەکەت لەسەر نەماوە تاوانەکە هەمووی بۆ ئەو نەفەرە ڕوا خوای تەعالا هیدایەتی با بۆیە نە گوناهبار نیت پرسیاری دۆمی و برابەڕ زەمان قورئان خوێندن ئینسان بە سەریعی قورئان بخوێنێ کە چەند جوزئێ زیاتر بخوێنێ یان لەسەر خۆ قورئان بخوێنە کامیان چاکترە طبعا بەڕێزان قورئان لەبەرەوەی قسەی خوای پەروەردگارە کەلامی خوای پەروەردگارە ئینسان هەتا بۆی بکرێ بە تەدەببوڕەوە قورئان بخوێنێ باشترە یعنی قورئان بە شێوازێک بخوێندرێکە لە مەعنا و بەستی قورئان بەڕاستی ڕوون بێیانی کامە قورئانە خەڵکێک مەسەڵەن قورئانە خوێنێ زۆر بەپەلە ئینە قورئان خۆ تەمەن قورئان سێ جۆری هەیە قورئان هەیە بە ئینسان بە نەفس ئەی خوێنێ هیچ دەنگی بەرز ناکاتەوە کە قیرائی زەمزەمەی پێڵێن هەندێکتر مەسەڵەن تۆزێ بە سەریعتر هەندێکتر بە خاوی ئەی خوێنن ئەمە هەموو جائیزە بەڵام بەڕاستی باشترین قورئان خوێندنەوەی کە ئینسان زۆر پەلە نەکات کەلیمەکان وەکو خۆی دەرببڕێ تەجویدەکە وەکو خۆی دەرببڕێ شێوازی دەربڕینەکەی وانە بێ کە کەلیمە بقرتێنێ ئەوە باش نییە بەڕاستی بۆیە لەسەر خۆت قورئان بخوێنی کەمتر بخوێنی بەڵام بە جوانترین شێوە بخوێنی ئەوە خێر و پاداشتەکەی زیاترە پرسیاری سێمی لە باسی پارشەوی کرد فەرمووی تاکە ئەتوانم نان بخۆم طبعا بەڕێزان ئینسان کە بانگی دایترە بێ نان نەخوا بەڵام
خەڵکی وایە مەسەلەن پەرداخی ئاوی بەدەستەوەیە پەرداخی ئاوی بەدەستەوەیە نانی خواردووە ئەوێ ئاوەکە بخواتەوە ئاواکە مەسەلەن بانگەدا ئەمە دروستە ئاوەکە بخوات هیچ ئیشکالێکی نییە ئاوا بیخواتەوە ئاوەکە بخواتەوە بەس ئەگەر لەو کاتەیە بەدەستێوەنێ بەڕاستی نەیخوا باشترە یعنی احتیاطەن نەیخوا باشترە چونکە لەواچەوە بانگە تۆزێ درەنگتر درابێ مەسەلەن بۆی ئەگەر بەدەستەوەیە زانایانە فەرموون دەتوانێت بیخۆی بەڵام ئەگەر لەسەر سفرە ئەو شتانەی بەڕاستی نەیخۆی باشترە برابەر ڕێزەکەم واتە ئەگەر تیکەیە بەدەستەوەیە ئەگەر مەسەلەن ئاوە بەدەستەوە ئەوە توانی بیخۆیت ئیشکالی نییە بەمەرجە شتێک نەبێت تامەکەی جێبمێنێ هەندێک شتێ دوای خواردنیشی 5 دقیقە تامەکەی جێمێنێ خوشکە ڕێزان لە ڕانەیە فەرموو چوار پرسیارمە دیارە دوو پرسیاری ئێمە توانیمان لە خزمەتیابین فەرمووی هەموو ساڵە لە شەوی چەندەوە دابنیشین قەدرە ئەو پرسیارەکەی بوو طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەندێک جار لە ئەوەڵی ڕەمەزانەوە دانیشتووە بەڵام فەرموویەتی لە دەشەوی کۆتاییدا بۆ قەدر بگەڕن چونکە قەدر خێرێکی زۆر گەورەیە خوشکان و برانی بەڕێزم یعنی تۆ ئەگەر شەوی قەدر بە قسمەتت بێ وەکو ئەوە وایە 83 ساڵ و 4 دانە مانگی ڕەبەق عیبادەت بۆ خوا بکەی یەک تەمەنێکی تر یعنی بیانە پێشتاوی خۆت لە هەموو تەمەنتا دە لەیلەتوڵ قەدر بە قسمەت بێ 83 ساڵی چەنەکە ئەمە خێرێکی زۆر گەورەیە بۆیە ئینسان بۆی بکرێ لە دەشەوی کۆتایی ڕەمەزانە دانیشێت تاکەکانیش دانیشێت جووتەکانیش دانیشێ ئەگەر هەر بۆی نەکرا تەنها تاکەکان دانیشێ ئەگەر هەر بۆی نەکرا تەنها 25 و 27 دانیشێ ئیدەن لە 20 ڕەمەزان و خوشکە بە ڕێزەکەم تاکو جوود دانیشن بۆ ئەوەی ئەجر و پاداشتی ئەو لەیلەتوڵ قەدرەمان لە دەست نەچێ چونکە دیاری نەکراوە بە تەحدیدی پێغەمبەر دیاری نەکردو صلی الله عليه وسلم خوای گەورە لێمانی وەرگرێ پرسیاری دووەمی ئەوە بوو کە ئەگەر ختمێکی قورئان بکات ختمێکی قورئانەکە دوای سەفەرێکەکە ئەچێ بۆ شارێکی تر قورئانەکەی نابە لەگەڵ خۆیدا ئەچێ بۆ وڵاتێکی تر مەسەلەن قورئانەکەی نابە لەگەڵ خۆدا ئایا لێەوە کە قورئانێکی ترەگرێت دەسێت لە ئەوڵەوە دەست پێ بکەیان لێەوە خوشکە بە ڕێزەکەم قورئان هەر قورئانە کاتێککە بۆ نمونە ئەگەیتە سوڕەتی یاسین ئەگەیتە سوڕەتی یاسینە جوزی 22 ئەگەیتە سوڕەتی یاسین لە سوڕەتی یاسین سەفەرەکەیت سەفەرەکەیکی بۆ شوێنێک قورئانێکی ترت هاتە بەردەست قورئانێکی ترت پەیدا کرد پێویست ناکە لە ئەوڵە دەست پێ بکەیت هەر لە سوڕەتی یاسین و لە کوێ کۆتاییت پێناوە لێوە دەست پێ بکەرەوە ختمەکە دەست پێ بکەرەوە و تەواویکە خوای پەروەردگار پاداشتی ختمەکەت بۆ نووسە یەقینتە بێ چونکە هەمووی کەلامی خوای پەروەردگارە بەس وەرەقەکان ئەیگۆڕێ خوشکە گەورەکەم دایکی ڕازگۆ لەگەڵ خوشکە ئامینە کە هەردووکیان لە سلێمانی بوون یەک پرسیاریان بوو دەربارەی ئاڵتون ئایا ئاڵتون لە چەند زەکاتی هەیە دیارە خوشکان و برانی بڕست لەواچە پرسیار لە مامۆستایەکی ئاینی بکەن مامۆستایەکی ئاینی بڵێ کاکە لە 20 مسقاڵ ئاڵتون زەکات ئەکەوێ گەر بۆ خۆشت بیکەیت یعنی بەکاریشی بێنی بۆ خۆدەر زەکات ئەکەوێ لەواچە پرسیار لە مامۆستایەکی ئاینی تر بکەی بڵێ مادام بۆ خۆت بەکارێنی لە 20 مسقاڵ زیاتریش بێت مادام بەکارێنی مەسەلەن بازنگە لە دەستدایە ملوانکەیە لە ملتایە مەسەلەن ئەوانەیە لەوا چێ بڵێ زەکاتی هەردوو قسەکە لە شریعەتی ئیسلامدا هەیە بەڵام بەڕاستی ئینسان بۆی خۆی لەو خلافە دەرباز بکات خۆی لەو خلافە دەرباز بکات وا باشترە ئەگەر ئاڵتونەکەی گەشتە 20 مسقاڵ زەکاتی بدە ئەمە تەمان قسەی زۆربەی زانایانیشە بەڕاستی یعنی گەشتە 20 مسقاڵ بە تایبەتی لە کاتێکدا ئەمڕۆ فەقیر زۆرە هەژار زۆرە خەڵکی دامەوە زۆرە زەکاتەکەی بدەیت پاشان زەکاتەکەی یعنی تۆ 20 مسقاڵ نی مسقاڵ ئاڵتونە دێتە زەکات بۆیە هەر بە هەر جۆرە فتوایان بۆ دابێ و ئەو دوو جۆرە لە شەریعەتە هەیە بەڵام بۆ مرتاحکردنی خۆت بۆ ئاسوودەکردنی دڵت بەڕاستی زەکاتەکەی بدەیت باشترە خوشکە ئامینە دیارە پرسیارەکەی شتێکی لێ زیاد کرد ئایا لە خۆی بیدەیت یان بیفرۆشی طبعا هیچ ئیشکالێکی نییە لە خۆی بیدەی یان لە پارەکەی بیدەیت تۆ مەسەلەن 30 مسقاڵ ئاڵتون تەیە یان 40 مسقاڵ ئاڵتون تەیە ئەم 40 مسقاڵ ئاڵتونە زەکاتی تایە بۆ نمونە تۆ پێویست ناکە بڕۆی مسقاڵێکیان بفرۆشیت و ئەمجا زەکاتەکەی بدەیت پارەت لە گیرفانایە لەوە بیدە هیچ ئیشکالێکی تێدا نییە
هیچ کێشەیەکی تێدانی ئینشاءڵڵا هەر لە خۆی بیدە یان لە گیرفانیشت بیدە لە هەر کامێکیان بیدەی گرنگەوەی کە زەکاتەکەی بدرێ. کاک ئەبوو بیلال لە دووز پرسیارێکی زۆر ئەوەی وروژان کە باسی سەرفترە بوو. دیارە کاک ئەبوو بیلال و برایان و خوشکانی ئازیزم سەرفیترە دوو شێواز دوو قسەی لەسەر لە بینی زانایان دەوەکو ئەمانەتی علمی کە باز بکرێ زۆربەی زانایان ئەفەرمون مادام لەسەر دەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم پێغەمبەر باسی قوتی کردووە ئەوە قوت بدرێ کامە جمهوری زانایانە. ئەبوو حەنیفە و لەگەڵ کۆمەڵێک لە پاش ئەبوو حەنیفە و لە پێش ئەبوو حەنیفە کە هاتوون فەرمویانە ئەتوانی بە پارەش بیدەیت بە نەقد بیدەیت. لێرەدا بەڕێزان و خۆشەویستانم ئەو کەسەی کە بە خواردن ئەیدا ئیشێکی باشی کردووە بەڵام بەمەرجێ ئەو فەقیرە پێویستی بە خواردنەکە بێت. من بۆ برایان و خوشکانی خۆم بۆ کاکە بۆ بیلالی شەڵم ئەو فەقیرەی کە تۆ سەرفترەکەی بۆ بی خواردن بۆی باشە یان پارە بۆی باشە چونکە ئەمە بۆ خازانجی فەقیرە ئەمە بۆ هەژارە. ئەگەر ئەم ئینسانە خواردنەکە بۆی باشە وەڵڵا خواردنەکەی بۆ بەرە چاکە بەڕاستی. بەڵام ئەگەر ئەم هەژارە کاکە برنجی هەیە لە ماڵەوە بەڵام پارەی نییە کرێخانۆکەی بدە پارەی نییە مناڵەکەی نەشتەرگەریە بۆ مناڵەکەی بکە پارەی نییە جل بۆ مناڵەکەی بکڕێ برنجەکەیشی بینێ بێ بڕوا خۆی لە بازار بیفرۆشێتەوە ئەو کاتە هەندێک خەڵک مەسەڵەن کاکە بە غەیری برنج نابێ کاکە خۆ لە سەردەمی پێغەمبەرا برنجەر نەدراوە خورما دراوە مەسەلەن شتی تر دراوە یعنی برنجەر نەدراوە لە سەردەمی پێغەمبەرا صلی الله عليه وسلم. بۆیە مەرج نییە ئەوەی کە پارە بدا بەڵێن وەڵا سەرفترەکەت هیچ قبوڵ نییە ناشتیوان نییە بەڕێزان. بۆیە زانایان قسەی زۆریان لەم بارەوە کردووە بەڵام باشترین قسە و جوانترین قسە خۆشەویستانم ئەوەیە کە قازانجی فەقیرەکە لە چیا بێت. واللهی برایان و خوشکانی بەڕێزم 4 ساڵ پێش ئێستا ئەمەی بۆتان نەگەرمە 4 ساڵ پێش ئێستا بوو بەڕێزێک بۆی جێڕامەوە کە لە گەڕەکەکەی خۆیان برنجیان کۆ کردوتە بردوانە بۆ ماڵێکی فەقیر کە برنجیان کۆ کردوتە بردوانە بۆ ماڵێکی فەقیر ئەوەی قسەی ئەو برایای گەڕمەکە بۆی جێڕامەوە نزیکی 6 فەردەی 5 کیلۆی برنجیان بردوو بووی بۆ ماڵێکی فەقیر ئەم بۆی هێنا ئەو بۆ هێناوە هەمویان کۆ کردوتەوە. دوایی ئەم برنجە ئاو چۆتە ژێری خەساریش بووە هەندێک یار بە کەڵکی فرۆشتنیش نهاتووە. ئەم ئینسانە پارەکەی بۆ باشترە خۆی برنجەکارە ڕای فرۆشێ بە نیوە قیمەت بەڕاستی. بۆیە من ئەڵێم برایان و خوشکانی بەڕێزم ئەگەر ئینسان فەقیرەکە برنج و ئەو شتانی بۆ باش بوو ئەوە بدا زۆر باشە بەڵام فەقیرەکە پێویستی بە پارە بوو بەڕاستی پارەکە بۆی باشترە. قازانج و مەسلحەتی فەقیر لە چیدایە کاکە کەسێک پارەی بداوە پێچەوانی حەدیث ئیشی نەکردووە پێچەوانی خوا پێغەمبەر قسەی نەکردووە ئاگادار بن خەڵکێک بڵێ وڵات تۆ سەرفترەکەت بە هیچ جۆرە دروست نییە دروستە. بۆیە بابەتی سەرفترە ئەگەر قسەی و زانایانە باسکن کاڵن بە پارێش دروستە لەوا چه سەعاتێکی تر بەرنامەکەمان درێژە بخانێ ئەوەندە زانایانش قسەیان لەو بارەوە کردووە. بۆیە بەڕاستی ئینسان نەیکاتە مشکیلە کاک ئینسان نەیکاتە مشکیلە کامی بۆ فەقیرەکە قازانج و باش و بیداتێ و خۆی گەورە لێ قبول کردو لێ وەرگردووە. بەڵام تۆ برنج بۆ من ئێنی من خاوەن خانوو دێتە سەرم بۆ کرێخان و پارەم نێ بیدەم کاکە خۆ برنج بە کرێخان و ناشێت بەڵام کاکە لە جاتی کرێخان و برنج دەدەم ئەو پارەی نییە داماوە. بۆیە بەڕاستی زانایان زۆر بە تەفاسیل قسەیان لەم بابەتە کردووە و ئینسان زۆر کێشە و مشکلە دروست نەکات لەوەیە باشە. ومێ دەکەم کاک بیلال توانی بێتم لە خزمەت تا بوو بێتم بە شێوازێک. کاکساری لە شارە زوور خێزانی بەوەی کارەساتێک و ڕووی داوە قەرزاری ڕۆژی ڕەمەزان نازانێت چەند ڕۆژ قەرزارە. ئەم خوشکە بەڕێزەمان ئەم برا بەڕێزەمان کە خێزانی قەرزاری ڕۆژی ڕەمەزانە من دڵنیام چەند ڕقەمێک لە مێشکایەتی لەوە چێ بڵێ 7 ڕۆژ قەرزارم نە وەڵا کاکە 5 ڕۆژ قەرزارم نە 6 ڕۆژ قەرزارم نە کاکە وەڵا 4 ڕۆژ قەرزارم یعنی لەوا چێ ڕقەمێک لە مێشکا بێت چەند ڕقەمێک. ئەم برا بەڕێزەمان ئەم خوشکە بەڕێزەمان زۆرترینی ژمارەکان هەڵەبژێرێت ئەوە حەلی شەرعیە زۆرترینی ژمارەکان بۆ نموناڵە من 7 ڕۆژ قەرزارم گومانم وایە دوای ئەڵێ وەڵای لە یەکم داوت و لاواچێ 6 بێ نەوەڵا لاواچێ 5 بێت زۆرترین ژمارەی ڕۆژەکان چەندێکە ئیحتیاطەن ئەو برا بەڕێزە ئەو خوشکە بەڕێزە ئەوە بگرێتەوە ئەوە شتێکی شەرعیە ئازیزان و خۆشەویستان. کاک ئەحمەد دوو پرسیاری بوو لە ڕانیە
منداڵ ڕۆژوو بگرێ کە لەسەری نەبێ خێرەکەی بۆ کێ ئەگەر دایک و باوکی هاوکاری بن هاوکاری ئەو منداڵە بن بەڕاستی خێرەکەی بۆ دایک و باوکی شێتی و بۆ منداڵەکە خۆشێتی ئەو منداڵە خوای پەروەردگار جەلە جەلال ئەو خێر و سەدەقەی بۆ نووسێ منداڵی حەجەکە خوای تەعالا حەجی بۆ نووسێت منداڵی عەمراکە خوای تەعالا عەمرەی بۆ نووسێت با لەسەریشی نەبێت منداڵی وا لە باوشی دایکی حەجەکەت لە باوشی دایکی عەمراکە خوای تەعالا بۆیان نووسێت نووسینی کردەوەی چاک پەیوەندی بەوە نییە کە باڵغ بۆیان باڵغ نەبووە بەڵام لە کاتی باڵغ بوون و واجب ئەبێ لەسەری تاوانبارە بێگەر نەیکا بەڵام پێشەوار چی بکە خوای تەعالا بۆیان نووسێ بەڵام باوک و دایکی کەەوە کاری ئەو کارە خێرن پاداشتی ئەوانش ئەدرێتەوە. پرسیانی دووەمی کاک ئەحمەد نیەتی نوێژ و ڕۆژوو چۆن بێت طبعا نیەتێنان برایان و خوشکانی بەڕێزم نیەت وەکو زانایان فەرموون لە دڵە یعنی ئینسان لە دڵە مەسەلەن تۆ ڕۆی نوێژەکەیت ڕۆی نوێژی نیوەڕۆکەیت لە دڵ تایە نیەتێنی کە ئێستا ڕۆم نوێژی نیوەڕۆکەم پارشێو هەڵەسیت لە غەیری ڕەمەزان پارشێوان هەڵناسیت ئێستا پارشێو هەڵسایت نانت خوارد ئەم نانت بۆ خوارد ئەم ئاوت بۆ خوارد ئەی بۆ بانگی داوازت لە نان خواردن ئەو خواردنێنە یەکەواتە ئەمە نیەتە ئەمە نیەتەکەیە بۆ خۆی نیەتت بۆ بەیانی بە ڕۆژوو بی پارشێو بکەی بەڵام پارشێو خەبەرت نەبووت ئەوە نیەتەکەیە بۆیە بەڕاستی نیەتەکان پێویستیان بە وتن نییە برایان و خوشکانی بەڕێزم یانی هیچ پێویست ناکات تۆ شەو بڵێ ئەوە من نیەتمە بەیانی بە ڕۆژوو ئەبم ڕۆژووی مانگی ڕەمەزان 24 ڕەمەزان یان بڵێ نیەتمە 4 ڕەکعات نوێژی ئەم نیوەڕۆکەم بۆ خوای گەورە ئەڵڵاهو ئەکبەر ئەم نیەتێنانە بە دەنگی بەرز هیچ پێویست ناکە نیەت لە دڵدایە ئینسان چۆن نیەتێنا بە دڵ خوای تەعالا بۆ نووسێت. کاک هەرێم لە قەڵاتزێ پرسیارێکی کرد کە پەیوەندی بە بابەتەکەەوە هەبوو لەگەڵ ڕەفیقێکا قسەی نییە ڕەفیقەکەی چووە بۆ ئەوروپا ئێستا نازانە لەکوێ تۆ لای خۆتەوە نیەت بێنە کە ئەم پیاوە هەر کاتێک بینیت قسەی لەگەڵا بکەی هەر کاتێک هەواڵێکیت بیست قسەی لەگەڵا بکەی ئینشاءڵڵا خوای تەعالا گوناحت لەسەر نانووسێت یعنی نیەتەکە بێنە لە هەر کوێ بینیت فەیسبووکیت بینی خەڵکێکت ناسی سەلامێکی بۆ بنێرە ئینشاءڵڵا گوناحبار نابی مادام ئێستا نازانین لەکوێ. خوشکە سومەیە لە کەنار پرسیارێک کە منداڵێکیانەیە شتە بینی یانی شتی سەیرە بینێ لە خۆیەوە شتیەوە شتە ئایا ئەمە چۆنە ئەمە چییە وەڵای خوشکە بەڕێزەکەم بە تایبەتی کە بردووتە بۆ لای کەسانی ڕوقی و شتیان خوێندووە ئەمە لەواچێ ئەو کەسانەی کە خەریکی ڕوقی خوێندنن ئەوان شارەزاتر بن بەڕاستی من لە مەسەلەی ڕوقیا شارەزانیم بۆیە لەواچە قسەیەکشی لێ بکەم جەنابیشت بە هەڵەیە بەرم خۆشم بە هەڵەیە بەرم و گوناحباری لای خوابم بۆی بەڕاستیم بابەتێکە من زۆر شارەزاییم لێ نییە بەس ئەوەندە دوعاکەم یا ڕەبی خوای تەعالا شیفای مناڵەتان بات یا ڕەبی خوای تەعالا شیفای مناڵەتان بات یا ڕەبی خوای تەعالا شیفای مناڵەتان بە. دایکی سەمەد لە دەربەنی خان چەند پرسیارێکی هەبوو پرسیاری یەکەمی هەڵەمێ لە قورئان خوێندن ئایا گوناحبارە بم ئەگەر بتوانی هەڵەکانت ڕاست بکەیتەوە کەسێک هەبێ بۆت ڕاست کاتەوە نەچی بۆ ڕاستکردنەوەی بەڵە گوناحبارە بیت هەنی بۆی لەسەر ئەو بە هەڵەیە بەردەوام نەبیت هەڵە خوێندن بەڵام ئەگەر مەسەلەن کەسێک دەست نەکەوت لای قورئانەکە ڕاستکەیتەوە یان مەجالت نەبوو بەو شێوازە بیخوێنی ئینشاءڵڵا گوناحبار نابیت بەڵام مامۆستای قەڵەم قورئان مۆبایل ئەوانە هەبوو لەسەری گوێ لێ بگریتەوە باشترە خوشکە گەورەکەم. بە سوژدەی تیلاوە پرسیاری ئەوەی کرد کە ئایا کە سوژدەی تیلاوەی بردەست لە قورئانەکە هەڵگرێ طبعا سوژدەی تیلاوە لەکوێ علاماتی میحرابی مزگەوتەکە وەکو میحراب وایە لەکوێ ئەوە بوو لە دوای وشەی سوژدەکەوە قورئانەکە دابنێ بە قورئانەکە بەدەستەوە نەبێ قورئانەکە دابنێ ئەمجا سوژدەی تیلاوەکە بەرە خوشکە بەڕێزەکەم ئەمجا سوژدەی تیلاوە بەدەستەوە نەبێت. پرسیاری سێمی و خوشکە بەڕێزە قورئان ئایا گا بە مردوو طبعا ئەم قورئان خوێندن بە مردوو ئیمام ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە مەجموع فتاوەدا باسی کات کە ئەفەرمێت زۆربەی زانایان ئەفەرمون قورئان خوێندن ئەگا بە مردوو واتە خوشکێکی بەڕێزە قورئانێکە خوێنێ مردوویەکی لێ مردووە ئەڵێ خوای تەعالا پاداشتی ئەم قورئان خوێندنە بگەێنی بە مردووەکەم ئینشاءڵڵا پێیەکات قورئان خوێندن و یا هەر چاکەیەکی تر ئەگەر تۆ بۆ مردووەکەتی بکەی با وەسیەتیشی نەکردبێ. پرسیارێکی تریەوە بوو زیاتر لە 20 مسقال ئاڵتوونی هەیە بۆ خۆی بەکارهێنا زەکاتی بدا ئەو پێم وایە وەڵامم دایەوە لە پرسیاری دایکی ڕازگۆ ئامینە خان پێم وایە لێ وەڵام دایە خوشکە گەورەکەم بە ئومێدەوە گوێت لێ بوو بێ لەبەرەوەی کاتەکەمان کەمە بۆیە
وەڵامەکە دووبارە ناکەمە خوشکە ئازیزەکەم. دایکی ئایا لە کەرکووک کە کۆتا پەیوەندی بوو سوێندی خواردۆ کە جۆرێک خواردن بۆ مناڵەکانی بۆ ماڵەوە بۆ کەسوکاری دروست نەکە چەندێکە دروستی نەکردوسە چی بکە وا کەفارەتی سوێنەکە بۆ بۆیان دروستکە کەفارەتی سوێنەکە بدە کەفارەتی سوێنەکەیش نانی دە فەقیرە نانی دە فەقیر چەندێکە ئێستا شلە و برنجی سادە لەگەڵ ئاوێکە بە 3000 مەسەلەن بە 3000 تۆ 30,000 بدە 30,000 بدە خواردن بۆ فەقیر یان بیدە بە هەژارێک بیدە بە خواردن و شت و با لە ماڵەوە بیخۆن ئەوە کەفارەتی سوێنەکەیە ئەگەر ئەمەد نەتوانی 3 ڕۆژ بە ڕۆژوو بە ئەو کەفارەتەکەی بدە و ڕێک چێشتەکەش لێنە و ئافرەتان بێ. باشە خوشکەکەم پرسیارێکی تری ئەوە بووکە ئەو بەرنامەی تەلەڤیزۆنە نازان بەرنامەی چییە کە مۆبایلت بۆ دەرەچێ شتت بۆ دەرەچێ یان نسیبە ئایا ئەمە جائزێ جایزنێ بەڕاستی من جۆری یارێکە نازانم جۆری شتەکە نازانم چۆنە بۆیە لەواچ ئەگەر فتواشی لەسەر بدەم تووشی هەڵە بم ئەبێ بزاندرێ ئیشەکە چۆن نییە ئەو کاتە حکمیش لەسەر ئیشەکە درێ بەڵام بەڕاستی ئەگەر ئیشەکە بەم شێوازە بێت بۆ نمونە تەلەڤیزۆنێک لە تەلەڤیزۆنەکان پارەیە زیاتر ئەخاتە سەر پەیوەندی ئەنی هەڵار کەسێک نامەیەک بنێرێ ئەم نامە پارەیەکی تێچێ 1000 کەس بەجارێ ئەم نامە بنێرێت بۆ یەکێکیان دەرچێ و گوناهبار ئەوە تاوانە بەڕاستی یعنی بەڕاستی ئەمە کارێکی خراپ ئەم جۆرە ئینسان بیکە وەکو ئەو یان سەیبانەی تر وایەکە لە بازاڕەکاندا ئەکرێ و گوناهبارە بۆ ئینسانی مسلمان خۆی بپارێزە لە میشانە ئەگەر حرامیش نەبێ هیچ نەبێ گومانێکی لەسەر خۆتانی لێپارێزن. لە کۆتایی بەرنامەکەماندا لە خوای پەروەردگارە پاڕێن و یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوکمان خۆش بی یا ڕەب العالەمین خوای لێتە پاڕێنەوە برابر ڕێزانەمان ئەو خوشکە عەزیزانەمان پەیوەندیان کردووە بەدیار بەرنامەکە و دانیشتون یا ڕەبی خوای ئەگەر نەخۆشن شیفایان بی ئەگەر کێشە و مشکلێکیان هەبێ بەهانایانەوە یا ڕەبی خوای ئەگەر زەواجیان نەکردووە زەواجیان بە قسمەتکەی یا ڕەب العالەمین ئەگەر زەواجیان کردو منداڵی ساڵحان پێبەخشی منداڵی مولایەکمان ساڵحکەی یا ڕەبی خوای لە گوناهی دایک و باوکمان خۆش بی خوای پەروەردگار لێتە پاڕێن و شیفای نەخۆشەکانمان بی بە تایبەتی ئەو بەڕێزانەی دانیشتون بەدیار بەرنامەکەمان و نەخۆشن یان نەخۆشیان خوای شیفایان بی تا بەرنامەیەکی تر هەموو لایەکتان بە خوای پەروەردگار ئەسپێرم وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.